خوێندن لە حوجرە لە سەدەکانی پێشوودا و بەر لە بڵاوبوونەوەی قوتابخانە و شوێنەکانی تایبەت بە خوێندن لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتیدا ناوەندێک بۆ خوێندن و خوێندەواری هەبوو بە ناوی حوجرەوە. بەنزیکەیی لە هەموو مزگەوت و خانەقاکانی کوردستانیشدا ژوورێک یاخود بەشێک جیاکراوەتەوە بۆ حوجرە. هەرچەندە حوجرەکان سیمایەکی ئاینیان لە بیری ئێمەدا هەیە، بەڵام ڕۆڵی ئەوان تەنها لایەنی ئاینی نەبوو، بەڵکو وەک قوتابخانەی ئێستا و لە هەندێک قۆناغیشدا وەک ئەکادیمیەکانی ئێستا ڕۆڵیان هەبووە. هەرکەس لە کوردستان ویسبێتی نەوەکەی خوێندەوار دەربچێت، گەر بە چەند ساڵێکی کەمیش بوو بێت، هەوڵی داوە بینێرێتە بەر خوێندنی حوجرە. خوێندن لە حوجرەدا چەند قۆناغێکی هەیە. فێرخوازەکان لە قۆناغی یەکەمدا پێیان دەوترێت سوختە. ئەم قۆناغە تەنها خوێندنەوە و نووسین نییە، بەڵکو ئاداب و هەڵسوکەوتی سوخنەکانیشی تێدا ڕێک دەخرێت. لە پاش ئەم قۆناغا سوخنەکان دەبنە مستەعید. لێرەدا خوێندنی قورئان و گوڵستانی سەعدی شیرازی ئەرکی یەکەمی فێرخوازە. لە پاڵەمانەشدا خوێندنی چەند کتێبێک دەربارەی زانستەکانی ڕەوانبێژی. قۆناغی دواتریش گەر کەسەکە بەردەوام بێت لە خوێندن دەبێتە مەلا. مەرجەکانی مەلایەتی ئاسان نین، زۆر کەس لە نیوەی ئەم قۆناغەدا دەستبەردار دەبێت. بەم کەسانە وتراوە کۆلکە مەلا کە هەرکێکیان لە شارۆچکە و دێیەکاندا پێس پێدراوە. زۆربەمان دەستەواژەی مەلای 12 عیلممان بیستووە. ئەم ناوە لە کەسێک دەنرێت کە دەرچووی حوجرە بێت، بەڵام هەموو زانستە دیاریکراوەکانی ناو حوجرەی تەواو کردبێت. سەرڕای زۆری بابەتەکان و زانستەکان بەڵام لەم 12 زانستەدا کۆکراونەتەوە. ئەوانیش نەحو، سەرف، بەلاغە، فیقەی ئوسوڵ، لۆژیک، ئاداب، کەلام، فەلسەفە، گەردوونناسی، بیرکاری، ئەندازیاری، زانستی زمان. ئەگەر کەسێک پاش ئەم پلەیەش هەر بەردەوام بێت لە خوێندن دەبێتە عەلامە. وە سەلماندنی ئەوەی کە حوجرەکان تەنها موڵکی جیهانە ئاینیەکە نەبوون دەبێت لە بەرهەمەکانیان بڕوانین. ڕوونترین نمونەیەکیش بۆ ئێمە دامەزراندنی بناغی زمانی کوردیە بۆ نووسین لەلایەن سێ مەلاوە کە ئەوانیش نالی و سالم و کوردین. هەموو زانا و ئەدیب و سیاسیەکانمان لە سەدەکانی پێشوودا بەشێکن لە هەگبەی حوجرەکان. هەر بۆیە زۆر گرنگە حوجرەکان وەک بەشێک لە مێژووی زانستی و کلتوریمان لە یاد دەکەین.